پەیاممان ئەوەیە لەم یادەیە کە شەعب واتەگەل ئەگەر ئیمکان هەبوو ئەبێ بەڕووی دیکتاتۆریەت و بەڕووی جەور و ستەما بچێتەوە واتە هەڵوێستی هەبێ چونکە ئیمامی حوسێن ئیمامی حەق بوو لە سەردەمی دوای خولەفای ڕاشدین بۆیە سەورەیەکی هەڵگیرسان بۆ ئەوەی نیشانی ئێمەی بە کە هەمیشە لەگەڵ حەقا بین ئەمر بە چاکە بکەین نەهی لە خراپە بکەین. ئێمە وەکو بنەماڵەی شێخی بەرزنجە و سەیداتی بەرزنجە هاتوون بۆ ئێرە هەروکۆی کە ئیمامی حەسەن و حوسێنیش باپیرە گەورەی ئێمەیە و بە پێویستمانزانی بین بۆ ئێرە و ئەمە ئەرکی خۆمانە بەڵام ئەمەژەوە ناگەێن من ئەبوو هەروەکو گەنجێکیش بێن بۆ ئەم مەراسیمە چونکە ئەمە کولتوری منە و دینەکەی منی پێناسراوە کەواتە پێویستەکە من بێن بۆ ئەم مەراسیمە و بە عیبێ نەزان بڵم نا ئەگەر باپیر و ئەمانەی منیش نەبوون و سەیداتی من ئەمانە نەبم شێخ نەبم نابێبم نا ئەمە بیرکردنەوەیکی زۆر غەڵەتە ئێمە ئەبێ لەم مەراسیمانەوە نزیک بینەوە بزا لەبەرەوە ئێستا کوردستان لە بارودۆخێکە کە پێویستەکە کولتوری خۆی بە تەواوەتی بناسێنێ هەروکوی چۆن کە ئێمەمانە دەوڵەتی کورد ڕابگەنین ئەوە پێویستەکە کولتورەکانی خۆمان دینەکەی خۆمان هەمووی ڕابگەنین. دەم وێنەکەی شێخی نەمر مەلیکی کوردستان بەخێر